ڕژیمی ئیسلامی ئەمنیەت و دەرونی و سڵامەتی جەستەیی خەڵکی ئێرانی خستوەتە مەترسیەوە. ئامار و ڕێژەی ئەو تێکەڵچوونانەی کە تۆمار کراون و تووچوونەتە دادگا، تووڕێی و بەگژیەکداچوونی ئاشکرا لەسەر شەقام و لە ناو ماڵ و شوێنەکانی کار، نیشانەی بارودۆخێکی مەترسیداری کۆمەڵایەتیە لە کۆمەڵگای ئێراندا. ژمارەی قەتڵی پەیوەندیدار بەم جۆرە تێکەڵچوونانە لە چاو وڵاتانی دیکە و بە لەبەرچاوگرتنی جەمعیەتی ئێران نیشانی دەدات کە چۆن دەسەڵاتی ئیسلامی ئەمنیەتی دەرونی و سڵامەتی جەستەیی خەڵکی خستۆتە مەترسیەوە. گرانی، بێکاری، گەندەڵی و هەڵاواردنی سیستماتیکی حکوومەتی، بێلیاقەتی و نابەرپەرسبوون بەرامبەر بە کۆڕۆنا، کارەساتی ژینگەیی، ملهۆڕی خاوەنانی سەروەت و دەسەڵات، دیکتاتۆری و سەرکوتی سیاسی، بێمافی ژنان و کەمینە نەتەوەیی و مەسحەبیەکان، نەبوونی خزمەتگوزاری پێویستی دەرمانی و پزیشکی، نەبوونی پشتیوانی پێویستی کۆمەڵایەتی لەوانە بیمەی بێکاری و دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی گونجاو لە دەورانی بێکاری، هەر هەمویان دەستیان خستۆتە ناو دەستی یەک و بەشێک لە خەڵکیان ناڕەحەت و نیگەران کردووە و بەرامبەر بە تووڕەیی خۆیان و خەڵک لاوازی کردوون. بە پێی راپۆرتی پزیشکی قانونی لە ئێران لە هەر خولەکێکدا یەک تێکەڵچوون ڕوودەدات و ڕۆژانە 1600 پەروەندەی ئەو تێکەڵچوونانەی کە برینداریان لێ دەکرێتەوە لەم ڕێکخراوەدا پێک دێت. بە پێی ئاماری پزیشکی قانونی، شاری تاران لە بواری تێکەڵچوونەکانی سەرشەقام لە هەمووان سەرترە و زۆرترین ژمارەی پەروەندەی تێکەڵچوون و شەڕ لە پزیشکی قانونیدا بە ناوی ئەو شارە تۆمار کراوە. ئامارێک کە لەلایەن ڕێکخراوی پزیشکی قانونی ئێران بڵاوکراوەتەوە باس لەوە دەکات کە لە ماوەی 4 مانگی سەرەتای ئەم ساڵدا 220901 بریندار بەهۆی شەڕ و تێکەڵچوون لە ئێران سەردانی ناوەندەکانی پزیشکی قانونیان کردووە. ئەم ڕقەمە لە چاو مەودای زەمانی هاوشێوە لە ساڵی ڕابردوو بە ئاماری 209762 بریندارەوە نزیک بە 5% زیادی کردووە. ئاماری تێکهەڵچوون و شەڕ لە ئێران ساڵهایە بەردەوام ڕوو لە زیادبوونە. بەوتەی کارناسان زۆر یەک لەو شەڕ و تێکەڵچوونانە لە ناوەندەکانی قەزایی و پزیشکی قانونی بە نێوبژەیی خەڵکی ئەو شوێنانە حەل و فەسڵ دەکرێت و لە هیچ شوێنێکدا تۆمار ناکرێت. هەر بۆیە ئامارەکانی پزیشکی قانونی تەنیا ژمارەی ئەو تێکهەڵچوونانەی تێدا تۆمار دەکرێت کە برینداریان لێکەوتوتەوە و کار بە پێکهێنانی پەروەندە گەیشتووە. بە پێی راپۆرتی هەمشاری ئانلاین لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵدا ژمارەی گشت کەسانێک کە لە پەیوەند لەگەڵ شەڕ و تێکهەڵچوون سەردانی پزیشکی قانونیان کردووە 149831 پیا و 71070 ژن بوون. بە پێی ئەم راپۆرتە ئۆستانەکانی تاران بە 33164، خۆراسانی ڕەزەوی بە 20266 و ئازەربایجانی شەرقی بە 15418 حاڵەت زۆرترین ژمارەی سەردانیان بە پزیشکی قانونی لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵدا تێدا تۆمار کراوە. لا لێکدانەوەی ئاستی تێکەڵچوونەکانی نێوان خەڵک لە ئێران، زۆربوونی بەرچاوی تێکەڵچوونی ژنان کە ڕقەمێکی زیاتر لە 71000 جێگای سەرنجە. ئەو وڵاتانەی کە دەرگیری شەڕنین و شەڕی ناوخۆییان تێدانیە و کەمترین بودجەی وڵات کراوەتە خەرجی ئەرتەش و ڕێکخراوەسی خۆریەکان، ئازادی سیاسیان هەیە، شەفافیەتی ماڵی و حکوومەتیان هەیە، ئاستی خۆشبژێوی کۆمەڵایەتی لەسەرەیە، مافی مرۆڤ تیاندا بەڕسمی ناسراوە، هەڵاواردنی جنسیەتی و نەتەوەیی و مەسحەبیان کەمترە، لە زمرەی ئەمنترین وڵات و کۆمەلگاکانی جیهانن. ئیسلند لە سەروی ئەم وڵاتانەوەیە وە پتر لە 10 وڵاتی ئوروپایی لەوانە سوئیس، دانمارک، سوئێد و ئۆتریش لەم دەستەیەدان. وڵاتانی پڕمەترسی جیهان کە برەزیل، ئافریقای باکوور، ئەمریکا، سۆمالی، تورکیە و ئێران لە سەروی هەمویانن لە زمرەی ئەو کۆمەڵانن کە تیاندا توندوتیژی، نیزامیگەری، شەڕ و هەڵاواردن لە ئاستێکی یەکجار زیاتردا دەبیندرێت. کۆمەڵێک کە تێیدا ئەمنیەتی کاری و کۆمەڵایەتی بوونی هەیە، جەماوەری خەڵک لە ئاستێک لە خۆشبژێوی کۆمەڵایەتیدان، هیوا بە سبەینێ و بە ژیانی نەسلەکانی داهاتوو تا ئاستێکی زۆر بەدی دەکرێت. دەرفەتی گەشە و پشکۆتن بوونی هەیە،
گەندەڵی ماڵی و ئیداری بە کەمترین ئاستی خۆی گەشتووە و یان بوونی نییە. دابینکردنی فێرکاری دەرمان و تەندروستی مافی خەڵک و ئەرکی دەستە. شەڕ و تێکەڵچوون و تووڕەیی تێیدا زۆر کەمترە و خەڵک سەبر و تااقەتیان زیاترە. لەو کۆمەڵانەدا کە یاسا بوونی هەیە و تیاندا یاساکان لەگەڵ حیسابڕەسی ڕوون و شیکردنەوە و ڕەخنەگرتن بەرەوڕوو دەبنەوە، لە باخچەی ساوایان و لە بنەماڵە و لە میدیاکاندا خەڵک بانگەشەی کۆنتترۆلی تووڕەیی و سەبووری زیاتر دەکرێن و باردێن بە پێچەوانەی ڕژیمی ئیسلامی کە تونند و تیژی و خوێن بە پیرۆز دەزانێت، ئاستی شەڕ و تێکەڵچوون یەکجار کەمترە. پاش تێپەڕینی چواردەیە لە دەسەڵاتی ئیسلامی ئێران پتر لە هەر کاتێک سڵامەتی دەرونی و جەستەیی خەڵک وە کۆمەڵ لە گرەوی ڕوخاندنی حکوومەتی ئیسلامی ئێران وە کۆتایی هێنان بە نیزامێکە کە لەبەر چاوی خەڵک دەست دەداتە ئەشکەنجە و سێدارە و لە مەدرسەکان و لە میدیاکاندا ستایشی تونندوتیژی مەسحەبی و حکوومەتی دەکات. لەسەر وێرانەکانی ئەم نیزامە دەکرێ نیزامێکی ئازاد، خۆشبژی و بەرابەر، سێکۆلار، دژی هەڵاواردن و دژی تونندوتیژی دابمەزرێت و سڵامەتی خەڵک و کۆمەڵ دابین و زەمانەت بکرێت.